زۆربەی کێشە و مەشاکیلەکان کە لە نێوان ئافرەتان و هاوسەریانە دروستە بێ هۆکارەکەی شکاندنی فەرمان و قەدەغەی ئەڵڵایە جەلە جەلالوهو. واتوانین بڵین زۆربەی بابەتەکانی تەلاقیش هەر بەهۆی شکاندنی فەرمانی ئەڵڵاهە جەلە جەلالوهو، بەتایبەتتر بەهۆی گرنگی نەدانەوەی بە نوێژ نەپاراستنی نوێژە. گەردی قەت بین هەموو ئەمانەش بەهۆی جەهلەوەیە. بەڕاستی جەهل سەرەکێشێ بۆ شکاندنی فەرمانی ئەڵڵا و سەرەکێشێ بۆ لاڕێبوون و ئەویش سەرەکێشێ بۆ پەرتەوازە بوون. ئەڵڵا جەلە جەلالوهو باسی یەهودەکە لە قورئانە کە فەرمێ کتابمان پێداون، پەیاممان پێداون، پێغەمبەرمان بۆ ناردوون، بەڵێن و پەیمانمان لێ وەرگرتوون، بەڵام ئەوان نافەرمانیان کردووە. فەنەسوا حەظەم مما ذوکروا به، جاهل بوون بەوەی کە پێمان دابوون، بەو قورئانی کە پێمان دابوون جاهل بوون، یاخود لە بیریان کرد، پشتگوێیان خست بەو تەوراتە بەو ئینجیلەی پێمان دابوون و بۆ ئێمەش بە هەمان شێوە جاهل بوون بە قورئان هەمان کرداری ئەوانە کە ئەنجامی بدەین. بەهۆی ئەو جەهلەوە هەرچی سنووری ئەڵڵایە جەلە جەلالوهو بەزێنرێ، هەرچی فەرمانیەتی ئەشکێنرێ، هەرچی قەدەغەیەتی پێشێلەکرێ، ئەو کاتەش ئەڵڵا جەلە جەلالوهو فەرمێ فأغرينا بينهم العداوة والبغضاء. ئێمەش بەهۆی ئەوەی کە پشتیان کردە دینەکەیان دووشتمان خستە نێوانیان، عداوە دژایەتیکردنی یەکتر، دواتریش بەغضاء. طبعا دژایەتیکردنی یەکتر یەکەم جار بەدەم دەست پێ ئەکا، ئەنجا دوایی بە کردار، وەکو بینین لە بینی ژن و مێردەکانە سەرەتا لە دەمیانەوە، دواتریش لە کرداریانەوە، ئەنجا دواتریش ئەگوازرێتەوە بۆ با بڵین دڵ و دەروون، ئەبێ بە بەغضاء، کە بوو بەغضائی شوچوویە ناو دڵ و دەروونەوە ڕۆچووی تر ڕێکدا کوتێ و چارەسەری زەحمەتە و چارەسەری نامێنێ. واگەر دیقەت بین ئەڵڵا جەلە جەلالوهو لە سوورەتی بەقەڕایە دوا ئەوەی 5-6 ئایەتە هێنێ لەسەر مەسائیلەکانی تەلاق، لە پڕ لەو نێوەندەیە ئایەتێک ئەهێنێ ئەڵڵا جەلە جەلالوهو لەسەر نوێژ، حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. نوێژەکانتان بپارێزن و بەتایبەت نوێژی عەسر ڕاوەستا و دامەزراو بن تیایدا و بەسەریەوە. ئەنجا دواو دێتەوە سەر ئایەتەکانی تەلاق، وەکو ئاماژەیەک بۆچی؟ وەکو ئاماژەیەک بۆ ئەوەی کاگەر بێت و ئێوە گرنگی بە نوێژەکانتان نەدەن ڕوو بەڕووی تەلاق بنەوە. کەم باسی تەلاقەکەین، مەبەسمانەوە نییە. تەلاق شتێکە کە ئەڵڵا جەلە جەلالوهو تەشریعی کردووە و خراپە، چکە بەڕاستی وەکو تەشریع ئەڵڵا جەلە جەلالوهو هیچ شتێکی خراپ ناکا بە تەشریع بۆ عەبدەکانی، نایکا بە یاسا و بنەما لەسەری بڕۆن. وێ بەڕاستی تامی تەلاق تەنیا پیاوێک گەیزانێ کە ئافرەتێکی خراپی توش بوو بێەوە، تەنها ئافرەتێکی ژەیزانێ کە پیاوێکی خراپی توش بووە. ئەوانە قەدری تەلاق ئەزانەزان چەند چاکە. بەڵام بێگومان ئەوانەی کە پیاوەکەیان باشە و بەبێ هۆکار داوای تەلاقی لێکن، ئەوە دوایی هەستەکەن کە داوای شتێکی خراپیان کردووە. ئەگەر لە دنیاشە هەستی پێ نەکەن، لە قیامەتە هەستی پێکەنەوە. بە هەمان شێوە پیاوانی کە ژنەکانیان چاکە و بەناحەق بەلارەی خۆیان تەلاقیانە دەنەوە، دوایی هەستی پێکەن کە چ کارە ساتێکیان خوڵقاندووە چیان بەسەر خۆیان هێناوە. بۆیە بەڕاستی تەلاق حەلە، هەم بۆ ڕزگارکردنی هەندێک پیاو لە نەهامەتی، هەم بۆ ڕزگارکردنی هەندێک ژنیش لە نەهامەتی. بەڵام چ کاتێک ئەکەوێتە نێوان خەڵکیەوە لە ژنان و لە پیاوان بە فێڵی شەیطان، کاتێک کە دوورە بن لە عیبادەتەکانیان، چونکە شەیطان زاڵە بێ بەسەریانە و زەفەریان پێبا و ئەو قەزیە خاتە نێوانیانەوە، دواتریش کە دێنەوە بە خۆیانە هەستەکەن کارە ساتیان بەسەر خۆیانە هێناوە. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم فرموديك صحيحة فرمي ما توادى اثنان ثم فرق بينهما إلا بذنب أحدثوه أو أحدثه أحدهما. أفرمي هيج دو كسنية لم سرزويا كي اكتريان خوش بيست به.
ئیتر ژن و مێرد بن، ڕەفیق و برادەر بن، دراوسێ بن، خزم و کەسوکاری یەک بن، ئەم دوانە کە یەکتریان خۆشویستووە و دواتر لەبەر یەک هەڵوەشاون ئیلا یا بەهۆی تاوانباری هەردووکیانەوە یا یەکێکیان، یعنی یا یەکێکیان تاوانبارە و تاوانی ئەنجامداوە بۆتە هۆی جیابوونەوەیان و با بڵێن نەمانی خۆشەویستی لە نێوانیانە، یاخود هەردووکیان تاوانبارن، هەردووکیان تاوانیان ئەنجامدا و بەو هۆیەوە لەبەر یەک هەڵوەشاون. بۆیە بێ ئاگادار بین ئێمە کاتێک ئەتوانین خۆشەویستی و پەیوەندیەکانمان درێژە پێ بدەین کە یەکەمین شت جاهل نەبین بە پەروەردگارمان، و دووەمین شتیش عیبادەت و فەرضەکان وەکو خۆی جێبەجێ بکەین، و سێمین شتیش نزیکی حرام کراوەکان نەکەوین. ئەبەو سێ مەرجە من لەو قەناعەتەیەم کە با بڵێن خۆشەویستی و یەکتر قوبوڵکردن بەردەوامە بێ لە نێوانمانە، بەس بەڕاستی شکاندنی ئەوانە ئەبێتە هۆی لەبەر یەک هەڵوەشان. والحمد لله رب العالمين.